اینجا که تو پالکش صدا و راو رسمی اینجا تامنی دلیل عزیز ولعك يا سمي اینجا که تو دلیل شجرك يا تنويلامي اینجا بامل بصري خادم رايده ولي الموي لا سريشي تخال لا سريشي لا سريشي يعني لا سريشي لا سريشي لمتوي اینجا لسر وحدك شجر جراني نواوي ماشي لسر وحدك والله جراني نواوي إجاني ما شوت ما من المتاكيد العظمي إجاني ما شوت ما من المتاكيد العظمي دايما جخوام قليك عزيز وبعو غشاظمي لا سريشي تخا لا سريشي لا سريشي جان لا سريشي لا سريشي تخا لا سريشي لا سريشي امان لا سريشي لا سريشي لم تراوي ما في نسال وحدك عين المجال عني نواوي إذا ساوى شوي رجال بلا درعو زي زرعو إن جاء شوي رجال بلا درعو زي درعو وەختتان وەخێر و میدوارم لە هەر کوێهەن ساق و سەڵامەت ون. هەروواکە وعدماندا بوو لەسەر ڕووداوە کوێخادێرینە عوزەیری و دروستکردنە ڕعب و تۆقاندن لەلایەنە بافڵە تاڵەبانی کەسێک کە هیچ پۆستێکی ئیجرایی حکومی لەناوە حکوومەتە هەرێمە کوردستانە نییە و ئەمە سەپاندنە فەزای تێرۆر و دەقاودەق ئەو فەزاسەوە لە ئینقلابە فەڕەنسە یەعقوبیەکان و ژاکۆبۆنیەکان بەناوە فەزای تێرۆر باسییان کرد و لە مێژووە بەجێما و لە دوای ئەوە یەک لە دوای یەکە دەسەڵاتدارانە مختلف ئەم فەزایانە بەکارە هاورد لەلایەنە باڤڵە تاڵەبانی و خەریکە تەنسیقەکرێ لە کۆمەڵگای ئێمە. باڤڵە تاڵەبانی کەسێک کە هیچ مەشروعیەتێکی حیزبی هیچ مەشروعیەتێکی مێژوویی و هیچ مەشروعیەتێکی کەسایەتی نییە و لە کنارە ئەوەی یاسایی بە ڕعب و تۆقاندن لە منتەقەی سلێمانیە گەرەکێ لە خۆی کاراکتەرێک دروست بکات کە نییە. تەوهینکردن، سووککردن، هەتکە حورمەتکردن بە بەشێک لەم کۆمەڵگای ئێمە لە ژێرە ناوە عوزەیری هەوێنە دەستپێکە ڕۆخاندنە حکوومەتە هەرێم لەلایەنە خەڵکە کوردەوارە. من ئەمە باس ئەەکەم و سەر ئەم کەیسە بەرنادەم. دائیمەن لە ناو تەمامە دنیا ئەوەی کە میدیاکان بەکارتێن لەلایەنە حکوومەتۆ بۆ خاتری ئەمەسە کە بەرەیە گشتیە خەڵکی یا دەمکوت بکەن یا وسکوتیان پێ بکەن تا ئەوان لە ژێرە بیان و گەلە جۆرا و جۆر تەڕاتێنە خۆیان بکەن ڕعب و تۆقاندن و وەحشەتە و تێرۆرە خۆیان بەسەرە کۆمەڵگا بسەپێنن. ئێمە دیمان دوای بەکارهاوردنە ژۆفڵ و بەکارهاوردنە TNT لەلایەنە باڤڵە تاڵەبانی و وەکو عەسابەیە فیلم خۆی دەرخست
وەکو بەتەڵە فیلم لەم فیلمە عەساو بەخۆی دەرخست و دەس و دەسۆڵۆکەکانە لە ڕێگەی میدیایی خەریکە تەزریقە ڕعب و وەحشەتن بە جامعەی ئێمە تحت ناوە باڤڵەشێتە کۆکاین خوەر هەر کارێ مەیلی بوێ ئەیکات و لەم جامعە کەس یەخەی پێ ناکرێ. لە بەرامبەر باڤڵ تاڵەبانی حکوومەتەکەی هەرێمە کوردستانە. بزانن من بە عنوانە پەیمانە حەیدەری خەڵکە کرماشان جاف وەختی قاچ ئەخەمە ناو سلێمانی ڕووبەڕووی کۆمەڵێ موەسساتم ئەکەنەوە ئەڵێن ئەگرا بەشێک لە دەوڵەتە عێراقە. ئێشێ پاسپۆرتت بوێ بیت بۆ زەیدە خوەت، بیت بۆ خاکە مردمە خوەت. ئێشێ بڕۆیتە نیشتەگا ئەگرا قانونی هەست یاسایی هەست کەناراو نییە. ئێمە شاهدین دەیان نەفەر لە ڕۆڵەکانە ئێمە بەدەستە ئەمانە تەحویلە سپای پاسداران دریا و ئیعدام کردیان، من جملە کاک مستەفای سەلیمی لە دەورانە کۆڕۆنا. ئەمانە کوڕە خەڵکی ئەگرن، مامۆستایان ئەگرن و پێیان ئێژن ئێوە نایاسایی هەڵس و کەوتەکەن. ئەمانە سجنی ئاکرێیان هەست، ئەمانە شانوگەریە هەڵبژاردن و پەرلەمان و لیستیان هەست. ئەلا ڕقمە ئەمریکا هەڵبژاردنەکان هەر ئەخەنە دواوە و تەمامە موەسساتە حکوومەتیان ئەکسپایرە و تەحتی ناوی هەبوونی کێشەی سیاسیە حیزبی کۆمەڵی ئیکسپایر بەسەر کۆمەلگای ئێمە لە ژێرە دەسە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بە ناوە عێراق نوێ لە ژێرە ناوە دموکراسی و فەدەرالیزم خوێنە مردمە ئێمەیان کردگە سەناوە شوشە. هەرچی شتە لەم دنیا کۆڵەکەکەی لەسرە قسەز، قسە بای هەوانیە، قسە لەسرە ئەخات و لەسرە ئەکەفێ. ئەمەیکە لە کۆمەلگای ئێمە کۆمەڵی قسە باس ئەکرێت کە هیچێکی تیا نییە بەڵکو ئەم وەزعیەتەی ئێستایی ئەخولقێنێ پڕ لە گەندەڵی و پڕ لە ناهۆمێدی و پڕ لە بوسکوتکردن و پڕ لە دەمکوتکردن دا لەبەر ئەمەسە کە ئێمە قسەگەلێکە ئەیکەین قسەگەلێکە کە حاکمیەت حەزی پێیەکە. من ئەمڕۆ بەخەستی تێمە سەر ئەم جەریانە و ئەم جەریانە ئەەکەم و تا ئەقڵە سەلیمە ناوە کۆمەلگا ئاگادار بێت ڕەحبەریەتکردنە شۆڕشە مردمێک بە چه سوورەتێکە و بە چه سوورەتێک ئێشێ بڕواتە بەرۆ و لە ناوە ئەقڵە سەلیمە مردمە ئێمە چی جێ ئەخەن و ئەم جێ خستنە بە منفعەتە کێس. من وەختێ ئێژم ئەم ئەحزابە منتەسبە بە دەوڵەتانە منتەقەن تا کورد نابوت بکەن ئێستا تێمە سەرە ئەمە و لەسەری ئەدوێن. بزانن ئەم حکومە کە بیدەی و بێژی کە ئەمە حکوومەت نییە، ئەمانە کەی حکوومەتن کۆمەڵێ جەردە و دز و مافیان، ئەمە گەورەترین کەرەستەیە شەڕکردن لە دەسە خەڵک دەرتێرێت. بزانە تۆ حتا بەیانی لە ناو و مشکە خەڵکە ئێمە بێژی ئەمە حکوومەت مافیاس و یاسانیە و حکوومەت نییە، ئەو پێی خۆشە کە تۆ ئەمە ئەڕواتە ناو خیاڵستانت هیچ حرەکەتێکی پێ ناکەی، بەڵام وەختی تەپەداتە سرە تەکتەکە ماڵە ئێمەمانان دانە بە دانەی ماڵە ئێمەمانان بە یاسا قسەمان تەکاکە، بە یاسا ئەمان گرێ و ئەمان خاتە ناوە زندانە ئاگرێ. ئێمە بە تەرۆریست تعبیرەکات و بۆیە هێزت بێژە تەرۆر دروست ئەکات. ئەو لەو لاوەی خاتە ناو مێشکە ئێمە کە یاسایەک نییە، لەم لاوە بە یاسا هەڵس و کەوتمان تەکاکە. بە کۆمەڵ پێمان ئێژێ یاسانیە ئێمە هیچ حرەکەتی ناکەین، بەڵام بە دانەدانە بە یاسا ئەمان گرێت، ئەمان خنکێنێت، ئەمان کوژێت، نەفیە بلەد و نەفیە وڵات و لە وڵات دەرمان ئەکا، ماڵ و مڵک و دەسەڵاتمان لێ ئەوە ئابڕووی کۆمەڵایەتیمان تڕۆ ئەکا و خۆی بە عنوانە سەنەدێک تەمامیەتە وجودە ئێمە لە ناو ئەوە. منە پەیمانە حەیدەری بارها وتگمە خومەینی وەختی پەلامارە کوردستانیدا وتی ما با کۆفر میجەنگین، وتی ئێمە لەگەڵ کوفرا شەڕەکەین،
با کورد نمی جنگین لەگەڵ کوردا شەڕ ناکەین من وتم من کارێ بە دەوڵەتە ئێرانی ئەەکەم دەوڵەتە ئێرانی بێژێ من لەگەڵ کوردا شەڕەکەم وای پێەکەم ئەو ئەعتراف بکات وەختی ئەو ئەعترافمە لێسند من ئەمێنێم و دەوڵەتە ئێرانی باڤڵە تاڵەبانی نێچیروانە بارزانی مەسرورە بارزانی بە عنوانە سەرۆکە هەرێمە کوردستان بە عنوانە ڕئیس وەزیرانە هەرێمە کوردستان لەژێر ئەم تاوانە نایاسایی و حکوومەتە ڕعب و ترۆرە هەن و من تاوانە گەورەیە بابەت تەک بە تەکە ئەمانەیانە پێ ئەدەم ئەگەر ئەمە لە ئەقڵ خەڵکی ناگونجێت با من بە تەرح مەسئلەیەک دەست پێ بکەم تا ئەیوە مەبەستە من تێبگەن ئێمە واینە ڕێبەندانە مانگە ڕێبەندان یا بەهمەن مانگە ئەو شتە کەزاییە درۆزنانە سە پێی ئێژن شۆڕشە ئێران ئەوەی وا جمهوری ئیسلامی دروزەکە من پێی ئێژم پارەدایم شیفت ئاڵ و گۆڕکردنە دەسەڵات لەسەرەوە لەلایەنە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا و بریتانیا بۆ هاوردنە نەزمێکی تر لە دەوڵەتە ئێران یەک پرسیار دائیمەن زەهنە گشت کەسێکەگرێت ئەرێ حەمەڕزای پەهلەوی شاهنشاهە ئاریامەهر ئێران بە ئەرتەشە شاهنشاهی پەنجومین ئەرتەشە دنیا بۆ ئێرانی بەجێهێشت و دەرچوو سەلتەنە تەڵەبەکان ئێژن شا سەرەتانی بوو بڕیاری پێ نەئەدریا دوژمنانی تری ئێژن شا ئینسانێکی زەعیف و نەفس بە کەراکتەرێکی بچووک بوو و گەی بوو بۆیە ئێرانی بەجێهێشت هیچ کەسێک ئەم پرسیارە مێژوویە ناکە ئەرێ شا بۆ جانتاکانی بەست و ئێرانی بەجێهێشت جا ئێستا گەینە سەر ئەوەی کە من تەی ساڵان ڕابردوو سابتم کرد سپاهە پاسداران سپاهە قانونی نییە غەیرە قانونی و نایاساییە وەلەو دیبەیتانە سەردارانە سپاهە پاسداران مەوجود بوون حاضر بوون بێژن سپا جنایەتکار پیا و کوژ قاچاقچی مەوادە مخەدر پیس چەپەڵە بەڵام نایاسایی نییە ئەزانم مردمە عادی ئەمە تێناگات بەڵام مردمە عادی ئیشی بزانێت و خەڵکە عادی ئیشی بزانێت لەکوێ هەڵوێستەکانە ئەو ئەتوانێ مێژوو دروستکات پس من ئێستا وەڵامە پرسیارێکی مێژوویی ئەدەمەوە تا ئێستا هیچ کەسم وەڵامێ نەداگەسەوە مانگە ئابانە 1357 بە شێوەیە لایڤ حەمەڕزای پەهلەوی سخنڕانیەکی لە رادیۆ تەلەڤیزیۆنە ملیە ئێران کرد ئەم سخنڕانیە مەشهور بوو بە ناوە ئەوەی کە من دەنگە شۆڕشە ئێوەم بیست من سەدای ئینقلاب شمارە شنیدەم گویا وتیان دەستگاهە تەلەڤیزیۆن کە لە دەسە ئاغای قوتبی خاڵۆزاگە فەرەحە دیبای ژنە پەهلەوی بوو لە ژێرە دەسە حەسەنە نەسرا ئەم نامەیانە بۆ نووسا دایانە دەسە شا لە لایڤە تەلەڤیزیۆنیا تێکەوت و ئەم نامەیە خوێند بابزانین من دەنگە شالێ ئەدەم تەسویر شالێ ئەدەم تەرجمەی ئەەکەم و نەتیجەی خۆم ئەگرم مشروطیت است به صورت کامل به مرحله اجرا درآید. من نیز پیام انقلاب شما ملت ایران را شنیدم. من حافظ سلطنت مشروطه که موهبتی است الهی که از طرف ملت به پادشاه تفویض شده است هستم و آنچه را که شما برای به دست آوردنش قربانی داده اید تضمین می‌کنم. تضمین می‌کنم که حکومت ایران در آینده بر اساس قانون اساسی، عدالت اجتماعی و اراده ملی و به دور از استبداد و ظلم و فساد خواهد بود. ئەمە باوکە ڕزای پەهلەوی دەرهاورد ڕزا پەهلەوی وتی من پارێزەرە قانونە مەشروتەیە ئێرانم من بعنوانە پادشاهە ئێران کە پادشاهی وەدیعەیەکی ئیلاهیە کە لەلایەنە ملەتەوە بە پادشاه دریاگە
بە ئێوە تەزمین ئەدەم لەمە و بەدوا هەموو هەوڵ خۆم بۆ جێبەجێکردنی یاسای ملی و دەستورە ملی ئێران جێبەجێ بکەم تا جارێکی تر لەم سەرزەمینە استبداد زوڵم و ستەم بەرقەرار نەبێ. ئەمە مێخێک بوو بەرتابوتە ئەحمەد پەهلەوی. ئەمەی کە ئەحمەد پەهلەوی وتی معذرت مز أصل 35 لمتمم قانون أساسي مشروطي إيران من لنقد سپاه پاسداران و انقلاب 58 ساب 57 ثابت مکرد خمینی رهبر کاریزماتیک نبوگه هیچ سازو برگیکی نبوگه خمینی بزوان قانون قسە ئەکا خمینی ئاغای تهرانی شورای سلطنت وادار ئەکا ئیعلام کا شورای سلطنتی کە ڕئیسی شاپور بەختیارە غیر قانونی و نایاساییە. خمینی ئەگەر ڕەحبەر ئینقلابی بێ بە زمانی یاسا قسە ناکا. ئەم قسە ئەحمەد پەهلەوی کردی چ بوو؟ ئەم قسە ئەحمەد پەهلەوی لە ئابان مانگا کردی ئاخرین زەربەیەک بوو کە بە پەیکەر ئەحمەد پەهلەوی دایان. ئەحمەد پەهلەوی بەدەمە خۆی ئیقراری کرد کە حکوومەتێک کە تا ئیسەکردگێسی حکوومەتە جەور زۆڵم ڕاوڕوت دزی جنایەت بووگە ووتی لەمە و بەدوا محاولە ئەکەم زوڵم و جنایەت و ڕاوڕوت و دزی نەوێت. ئەمە مستەمسەکێک بوو لە دەستە ئەوانەی وا گەرەکیان بوو ڕزای پەهلەوی لابوون. چۆن؟ ئێژێت سەڵتەنەت وەدیعەیە ئیلاهیە یعنی هەدیەتە ئیلاهیە کە لەلایەنە ملەتەوە بە پادشاه ئەدرێ. لەلایەنە ملەتەوە یعنی لەکوێ؟ یعنی لە مەجلسێ شۆرای ملیە ئێران. ئەم سوخنڕانیە ڕزا نەکرد لە تەلەڤیزیۆن نەیکرد. سوخنڕانیەکان یاگەسە بەردەمی وتیانە تێ هەڵدریاک تۆ پادشاه نامەشروع زاڵمی کە خیانەتە لە وەدیعەیە ملەتە ئێران کردگە. دوو ڕێگەت هەست. یا بڕۆینە پارلەمان و تۆ خەلعەکەین لە پادشاهی بگیرێت و بە گوێرەی خۆت بۆ جرم و جنایەت و استبداد و خیانەت و ڕاوڕوت و دزی محاکمە بکەی. یا ئەمەیکە کلکە بنێتە سەرە کۆڵ بە نەمایشات و شانۆگەریە کە ئەیکەین ئێران جێبێڵیت. بۆیە ئەحمەد پەهلەوی ئێران جێتێڵێت. ئیستا حاڵیتان بوو ئەگەر عەلیە خامنەئی بێت بێژێت من کورد ئەکوژم من عەلیە خامنەئی نابوو دەکەم. ئەزانی بۆ لە بەقاڵە سەر کوچە تا دوکاندار تا پیرەژن تا ڕاندە تاکسی تا گۆرانی بێژ ئیتر ناتوانێت دفاع لە دەوڵەتە ئێران کە چون عەلیە خامنەئی وتکێسی ورد و دەستانە کوژم. باڤڵە تاڵەبانی بە یاسا تێتە بەرە ماڵە ئێوە. بە یاسا ئێژێ من سەرۆکە یەکێتیم. بە یاسا دژە تەرۆر و کۆماندۆی دانیاگە. بە یاسا باسە ئەمنیەتە ملی ئەکا. بە یاسا پەلامارە ئێوە ئەدا. بە یاسا ئێوە ئەکوژێ لە ژێرەوە لە پشت دەستگاگە لە یاسایی ڕاوڕوت و دزی و دەمکوتکردن و سەرانە بگیری و قاچاخ ئەکا. ئەگەر من باڤڵە تاڵەبانی وادار بکەم پاڤڵ بێجێ خەڵکە سلێمانی من نێرەکەرم چون نێرەکەرم ئێوە مەجبورن بە من باج بن. باڤڵە تاڵەبانی نابود بووگە. ئەگەر من نێچیرە بارزانی و مەسرورە بارزانی لەوەی کە ئێمە خزمەت بە هاوڵاتیان ئەکەین و یاسا سەروەرە و حکوومەتمان دانیاگە و ئەمریکا وا لە پشتمان و دەبێت دموکراسی دیکەین دەری بێرم و نەچیر بێژێ من نێرەکەرم چونەوەی مەلام مچەم سوارە ملتان بووگم سوورەی قوندەر. ئەو جار من بزانم نێچیروان ئەتوانی لە هەولێر بڕواتە ڕێوە. یەک نەفەر فەرمانی لێ ئەوە. پس ئەم قسە مهمە تۆ ناوێ بیت بێژیت کەی لەگرا یاسا هەست ئەوە بە نەفعە پاڤڵە با لەگرا یاسا هەست. تۆ بە یاسا مردمە ئێمەگری تۆ بە یاسا مامۆستایانەگری تۆ بە یاسا مردمەکەی بە تێرۆریست تۆ بە یاسا خەڵکەکەیتە زیندان. باڤڵە تاڵەبانی تۆ مەقامە ئیجرایی چێ کوڕی گەوات. پاشان
اصلا تو لديك وكوتيتا فلطفلط كردن زانا بيرك اخوات الدرا خزنيرا كريتو عصابيتو بطليتو قش كسيليو اترسيو قنو قندار درتيري نما يش تقاندنوي بينات اكرد بتي انتي اونلاين لشبكي ماهواري دواي زربكي دوكي من للريبوار ودي كريم تو قرتقا تا او خويري بعنوان مشاور اخوات هاوردك تسبرو ايجي اجراءات قانوني وياساي كرياغا اولا ام عراق النويتو اجر عراق الديمقراطيكا واجر ايود صلاة الديمقراطيكا اولا ده صلاة الديمقراطيكا ده صلاتك كياسا ببخشن دسكاه الداد لدسكاه اجراء تفكيك كرياغا مستقلة استقلال يس حج كسك ناتواني نفوس كاتا سر دسكاه الداد كور حيز تو ناتواني دم لياسا بدي وياسا تطبيق النكي وتو إعمال فشار بكي آغاي بافل الطالباني تو تشكاري بافل الطالباني كونغرية بنجتو شرعيتينية حج كاملواني كبنياد گزاري كتيبو گندان بتوانانين تو نشرعية ميجويت هس نأوشتت هس بناو خبات الشاخ اوشتنية تو نسواد هس نعلم هس تو سبرمة قنة جلالة طالبانيت داني خيري براو روت بيش شرعية بوغا بالرهبرة يكيتي كحج كسي دانا بيانانيت بيتوايا بدروس كردن الشرايط توقاندن بسر أمرد موزاوي أما نيشيروان بارزاني ومسرور بارزاني يا خويانو حكومتكيان أكين الزيرابو أي كين ناو توالتو بنماري بارزاني بناوي ياسا تقسب بكن تجاوز بيكيان أكين يا قواد آوا تحت ناو سروك حكومة هريم فرش قرمز بان نكاتو خلقي بوينيت استأيشي لقالب سروك هريما برامبر بحكومة الترور والرعب وقانون شكني لسليمانية هلويست حج بقريد إجراءات ياساي بقريد برو لجيرنا والشرب براكوجيش إيمن نترسيني مخالفة كري ياسا يك نفر بيد يا 1 مليون نفر بيد دبي بتوبين ريد هرواك بلامارة قويخا ديرين عزيري أدن ككسيكا ويانا ياساي كرقو تينتي كنجيرقني أي تقينو 1 مليون نفر لأيوة كارنا يا صايب كالم كومرقاي إيما إيشي حكومة هريمتي انتي بكاتا جيرقني بتقينيتو حاريد بو إيما نخلتين بفرحنق أحمقاني دهاتيانا بيجن شرب براكو جيناكي نقوا باوك أما الشريك إيما داواي أكين تو إيشي لقالب سروكو حكومة هريما بي شونا قحبة باوك برا ورود كردنو دزي كردنو هيئة خارجي دينو أداوس تشونو فرشق نسبان كردن تو سروك ياسايا حكومتي لقرا خلق سليماني ببارم تقيل ياغا تيروريزم بسريانو حاكم بوغا كاورا ايجي من شيتم ترياك خورم هركا قصب كات شلم كويرم ناپاريزم سوارم ملي اوم تو چكاري تو حتى نقش قواد نية قواد جنيك ايدا بكري اي باريزيت باركي اباريزيت نايلي حملي بيبكن تعداي بيبكن زوري ليبكن تو حتى نقش قواديش ناتواني بكي شون تو حكومة هريمي شون لقرا ياسا سرودني تو خلط اكي ياسا سرودناكي ياسا اشي لسرقنا تكتان تطبيق بيت ايوه بياسا ايما تانقرتقه ايوه بياسا ايما اكنا دزو ايما اكنا ياخيو ايما اكنا جردو إما أكنا تيروريستو إما أكنا عامل خلقيو إما أكنا زندانكي آكريو إما إعدامكن مگر تو بياسا أمناكي إستا بياسا بافل طالباني بيجغ لسروكنا مشروعية كيتي چكارس رئيس حكومة هريم وكردي إجيت بويا بيت إجم خالو چولكم بو بقري كور رحيز امرو لقالب الرئيس حكومة هريم درنكوي سحا باس رياسة حكومة هريم وقانون بكي قانونكتو هريمكتو ياساك أكم ما تحت تك تايفي بارزانيت
کە لە تۆ دفاع بکات کە پێشمەرگەی تۆوێت و پارتی وێت حاڵیت بوو بزانە سەپای پاسداران ئەم کارەی لە ئێران کردگە خەڵکە ئێران ئەگرێت بە ناوی یاسا ئەمنیەتە ملی جەواسیسە غەربی خەڵک ئەگرێ و ئێدامیەکە کەچی بە خەڵکەکەیەژی سپای پاسداران نایاساییەژی دەی چی یاساییە کورەمە کارە سپاس بۆ حاڵی نییە کاورای کەر اتفاقاً تو ئیشی لەسەر یاسا بوێسیت باوەڵە تاڵەبانی چۆ چه کارەی لە ئەقلیمە کوردستانە چه کارەی تۆ هێز ئەجوڵێنی تۆ چۆن تۆ هێزە کۆماندۆت هەست چۆن تۆ هێزە دژە ترۆرەت هەست ئەمانە مؤسساتە حکوومەتین یا تفەنگچیە گەوادە بەرە ماڵە باوکە گەوادتن چۆن خەڵکە سلێمانی بەم تاریخە مشەشعە شارە هەڵمەت و قوروانی پایگای ڕۆشنفکری پایگای شۆڕش کاکە ڕۆشنفکری پێشکەشتان ئەوەی بەسەر ئەم مردمە هاتکە بەدەستە مشتی گەوادە قەڵەم بەدەست هاتگە کوا خەڵکە مەجیدە سابوونکەران و ماڵکەنی کوا خەڵکە مەجیدە جادەی سالم کوا خەڵکە بەختیاری چۆن تۆ ئاوانێرەکەری بەسەر ئەم مردمە ئەکەی ناو خەڵکە نەمردوون ئەو خەڵکە تۆقێنراون نازانن چۆن دەست بۆشێنن یاسا سەروەرە بەڵێ یاسا سەروەرە و ئێمەش قبوڵمانە بۆیە پەیمانە حەیدەری تێتە سلێمانی پوڵ ئەدا بە نیشتەگە احترام دائنێت بۆ ئەو دەسەڵاتەی کە ئێوە ناوی ئەوەن چۆن گەوا باوک تۆ بۆ دەسەڵاتە خۆت احترام قائل نیەی چۆن با یاسا سەروەرە تەکتەکە ئێوە ئێشێ بۆینە بەردەمە یاسا کوا حاکمە گەوادەکانتان و ئیدعا ئەکەن حاکم نووسەر لە یاسا دەرئەکەن ئمڕۆ نێنە بەرەیە خەڵک و عەداڵەتە تۆ بۆ چووگی قانونە خوێنگە تا عەداڵەت تەطبیق بکەی بۆچی چووگی کاکە ئێمە خۆمان لە خۆمان گەلە کۆمەمان کردگە یا چی من سابەتم کرد حەمەڕزای پەهلەوی و دەمە خۆی وتی حکوومەتەکەی حکوومەتە جەور و زوڵم و تۆقاندن و ڕۆقاندن وگە و مەجلسە ئێران ئەیتوانی تبقە ئەم قسە حەمەڕزای پەهلەوی لە دەسەڵات بێنێتە خوار و خەڵکە ئێمە ئێشێ بزانێت یاسا سەروەرە و لەمە نەگوزەرێت گەورەترین نایاسایی کریاگە مەسئولیشی نەچیروانە بارزانیە سەرۆکە حکوومەتە هەرێم مەسئولی مەسرورە خوێڕی بارزانیە یا ئەوی بە سەرۆک خۆت ئەنوێنیت تەمام ئەم خەڵکە کوردەوا لە پشتت هێزە گەوادەکەی زرێوانیت بجوڵێنە بەرەو سلێمانی ئەم گەوادە بگرن ڕوبەڕووی دادگای بکەنەوە ئەی بۆ کەیسە خوێڕیەکەی ئەژی ئەمینتان کردووە داوای وەهاب هەڵەبجەیتان نەکرد کوا کاورەی تەرۆریستە پیاوکوش کوا ئیستە بۆ نایگرن تۆ قەڵەت ئەکەی بەناوە مردم و بەناوە یاسا و بەناوە دفاع لە خەڵکیە نایتە بەرەو مە تۆ نایژی لە ناوە انتخابات و هەڵبژاردن هاتگی مە تۆ نایژی ئێعتلافە حکوومەتە قانونی و دروست کردگە چۆن قانون ناوەیتە بەرەو ئەمانە خەیلی مهمن و ئەمما عشیرەتە عوزەیری حەتکە حورمەت کریاگن ئەوانەی بەناوە سەرۆکە عشیرەتە عوزەیری قسە ئەکەن مەلەفت تەکتەکتان وا لە ژێری دەسماها هەر لە ڕاو ڕوودکردنتان تا دزیکردنتان بەناوە سەرۆک ئیمڕۆ ئەتوانن خۆتان پاکەن و لە حیسیەتە مردمتان دفاعکەن وەگەرنە تۆ بۆ بەرژەوەندیە خۆت بەناوە سەرۆکە عشیرەتە عوزەیری ناوێت خەڵکەکە مەعامەڵەکەی خەڵکە عوزەیری ناوێمە لە تۆ قبوڵکە ورد و درسیان ئەزانن تۆ بەنزینخانەت هەز زەمینە داگیر کردگە لەم لاو لەولاوە یاوەکو پیاک ئەوێسیت والدفاعەکەی لە مافە 100,000 نەفەر وا تەوهینیان پێکریاگە کە بەیانی لەسەر خیابانە جووسکەیان بۆ دەون کە خەڵک لێودا تفیان تێنەکات بووگن بە سەمبول ڕاوڕوت و دزیکردن و پیاوکوشتن و خوێڕیگەری یا ئەمە پاک ئەەکەی تۆ ئەوی بە هەوێنە شۆڕشێک بەرامبەر بە ئەم ناعەداڵەتی و تۆقاندن و تەرۆریزمە سیستەماتیکە کۆمەڵێک دەم لە یاسازنم مەئمورە ئەمریکا تا بزانم ئەمریکای گەوا باوک لەگرا حکوومەتی دانیاگە یا قەحبەخانەی دانیاگە
تمام أواني وانا وإقليم كردستان وانا ما يشف فعالية مدني وما مستايان ديمقراسي وأمانة أكن أم كاسو كوزتان الجم كانوا لقلا دفاع لسرورية ياسانا كان نشان أداء قشتي نمايش وقشتي دروزن هاي قصي دروزن هانس نشان أدائي وشلي سخيف وشلي دروزنن لقلا دوشت موجودة يا خلق إيما قبول أكا خلق حيزة تجاوز فكرياغي كبياي محترمي شيتيانية يا أم خورميشية ناكريد هم تعدا بي بكن وهم تو محترم ويد جامعة قوادي تيابيتهم ودور مرد ودرس حزب قوادي بكا تو نتواني أم خلق بحيجي بقريد كاكي جان إيوه فكرة كان بو فيلم قلقنا سعدي أحمد بيرتي تدرو باكينيه فيلم روت الشاسوار وخوشككي الشاسوار تدرو باكينيه فيلم قلقنا يك أماني بارتي وكتي تدرو باكينيه أزاني بو وقت لنا وكوملقا حيزي دزي قاندان قبحي هلقيا اتر أمنابي بكارت فشار لسرقش كسيك آخرين سنگري أساس ميلان أميشا قبحي نمينيت أمان بزوان الديمقراسي بزوان ياسا بزوان مشروعية ياساتك وقساكن إما ياسا من قرتقا وتبقى حمان ياساتو يشبي تبرو من بربا ما أقرم من قودر خوارد تو أدم بافل تدويك وكو عصابة خود أروخ نشان أديت وكو بطل خود نشان أديتا خلط لسليماني بتوقيني من بفاصلي بستوچوار ساعت قوم در خوارد دا استباشاك شل كرقسو خليكي سيناريو قد مختلف دا أنيت نيچيرو مسروري شوالف پشتتا چون أزانن قوية قوريكتان خوارد أم دفعه لقل إيمة ترفن بس من توم لنير كربون ومعتاد الشيت درها وردقه خوت الشاردقه سو وكو حيز يترنا مايش نادي بيجي ما كيسم منو من أيوة مبرو واو دسانتا بيت السرو لشكل الشابو خوت نشان بي تو مالام قسانا نياي كل رحيز توم برقس الدوا وجاري إشي بيابي قو بخوي خوت بيت دست قانون يا من نيالم تو لخوت حيكالة توقينا دروسكي من جوسكا بوبوم تو كنيا خوتي بيابكي دروزن تو مالام قسانا نياي فكناكي خلق إيما أتوقينيت خلق توقياغا لقدا يا ساسر ورا تو حج بيجيكي مشروعية نحز بيتاز نحكومتيز نإجرائيتاز وتو قورترين تهديد أمنيتكم القايت واتو قندن بس الجامعي إيما زال كردقا تو إشي بجيريت وتو إشي محاكمة بكريت نيشير إشي بتقري نيشير سروك حكومة هريمة مسرور مسؤوليتي هز أم مسؤولية جيبا جيكا كر خد بطلقاز ميرا وانا وتواني تاي سبيريتي أمنية بيروا ادعاءك أمنية هاورقا إيوا خوتان بوغنا وقرقو كوتقنا جانا أم مردما خلق بيج قلي عصاب هنابو كيبوات ها بيج قلي عصاب هنابو كيبوات تورود هتس بناوي يا ساق سبكي من نايلم إيوه بناوي يا ساق سبكن أم كيسي شدا ناخم نايلم دابكويت فراموشي شيناكم حتى قوتان در خوار ندم يا بين بيجن إيما نيرا كريكين بسر مردم كردو نيرا كرينو زور مان هاز جا وقت إيما زانينو إيوه يا أويك أم ياسا دمي لي أدن تطبيقي أدن وتطبيقي أكن وجيب جي أكن تا اطلاع ثانوي أم حكومتنا مشروع الدروز فاسدة ودم لياسا أدا وبإيالات متحدة أمريكا وبالدستور العراقي موجوديتي بأكرقة خوي قوادة خوي سرچاوي رعب وتوقاندنا حيج مشروعيتي كي حيج مؤسساتي كينية خوين تكتكيا حلالة يا برعكسي عملكن باب بزاني منهم كيس برنادم حتى اعتراف نكي حيج النمايشة حيج حاكمي كي قواد كاعتراف أكال جير فرمانة بافل حركتي كردقة يكم كسيك بعنوان فساد در دستگاه الداد إشي بقيري ومحاكمة بكري كرخر تو بتو إيجن حاكم كبجانب ويد
بتو إجن حاكم تاتو حب وبغض نوي تو چون بفرمان خلقي ببند قانوني أقريد تو كي تو نوكر خلقي يا نوكر بافلي تو نوكر عدالتي يا نوكر بافلي بوفيوز بتويتك كيا طرف نيوه يوتك إما ترفن وإشي لك لا يا ساسر ورويت أو خلق فكرنا كاتشون مخالفة جريميك أكاو بول ماليات وباجي نادات ياسا قبولني بابا إما قورترين ياسا شكين ين ياسا شكين خوانن حكومة ياسا خوان لبين أوات إما لبين ناوات وكو قسكان واحم رضا بهلوي كردي خوان لبين أوات بويا إشي أم ياسا سروركين وعامل الرعب وترور وتوقاندن خلق سليماني بجيري ومحاكمة بكريد تمام أواني وابال بشتي بافل أكن مسرور نيشي خو درنخن نوغي مسرور نيشيرا قو أخوي بناو سروك حكومة هريم قساكي قو أخوي بناو سروك وزيران حكومة هريم قساكي قو أخوي لخود إرادة نشان نادي بوفيوز هر کسی لگرام میدیوید تراتین خوی بکال جیرنا و قانون والله من استقلال ده صلاتم كرجو وحاكم حيزي جيجن بروات بيمان حيدري بقري تو قوت خوارتك حاكم كتا لقرايا أساسر ولا بين باب زواني يا ساقس بكين يك بافل طالباني تو بوست إجرائي تشيه دو حكومة هريم كردستان نشيروان بارزاني ومسرور بارزاني ايوه چكارن قحبة وقواد بافلن يا بياغن يا نينر إرادة مردمن يا تطبيق كرا حكومة ياسان كام يانن ايوه كام يانن فشا كانت عن جمو بو من يا سابتي يكم ايوه كومالي جردي قحبة بابن واعترافي بيأكن يا حركتي كي قانوني لخوتان نشاندن أما جراء دامي هز لچوارچه و دیبی تکانتر لآینده نمایشاتی یک لدوایی کمانه دسی پیکرده فشارکان دیو که دسی پیکرده لناو دل عزیریه برانبر بم آغا اکرم عزیریه و بسیار محافظه کارانه بمنفعت شخصی خوی خلیک عزیری خرجکات خلق ویسیاگسو خلق عزيري أم تاوانه وأم توهينه بعزيري قبول هاكات نايلت أكرم لجيرنا وباراستنا بامبا بنزينه كانوا زمينه كانوا دا جيري كردقه معاملة بعزيري بكاتو بيجي خوي بتو بكاتو تو ناتواني خلق عزيري أها قوي خاديرين نيتواني داراي شرمقان نيتواني تويش ناتوانيت لقرا كسيك ويتو سروك عشيرته واقعي وخير قشتي أم عشيرته تك أو مردمه حرمته آبرو سربرزيان در نظر أقريت وقيرفان أخوي در نظر ناقري ونخلط نتوش تيبرن سوارا ملت أون هر كسي لقرا مردانه حيثيته عزيري بيريتو ويتو سروك عزيري حاريد بو بلا باريكا ومجوارم حاريد بويت أما نكتي أول چون أم داستان والد سمنا من نايلم من نايلم تو بحرمة مردم الجاف بازي بكي نايلم خاص بزانا وأما نكتي كيتر لما بدوا يا لحريم كردستان لكس قبول ناكري مخالف بيتو مخالف ناياساي بيتو مخالف راو روت بيت يا إشي لما بعد لسر حكومة ياسا بيوسي ونروات دواو وأم توقاندن وإرعاب وترور بسركم الغاية إما قبول لك داواج بكان لقحبة كان بارتي وحكومتي أن تشكيل داقة تطبيق ياسا بكان لم وستان 2000 هيزة كوماندو 1000 نفر هيزة ديجيتالون موجودة 3000 نفرن هرب عشيرة عزيري فو أدرين هرب عشيرة عزيري فو أدرين مشتي فاصد ودز ودخل ومشخورة حيزي وكو بافلن لقرا ياسا تطبيقك لي أقر حكومته هريم نيكات إيشي خلق عزيري لقالب ياسا
وعدالة قشتيا بو خلق كرد بين درو وأمانة تربية بكن وإما بالبشتيان أكين وهيزي شان بيدين قوادكي إقليم كردستان مسرور نيشير تعم دقيقة سكوتيان كرقا قو أخوي دم ناكيتو إشي دم كيتو إشي موزع بقري وإجراءات قانوني بكي وقالنا كر خريك كسبيت نايجي سنوك حكومة تاريم نوين من ما يشفر شقد مزو أمانة بي دم لي يا صاب يا صاي نيو دولتي بكي كر خر نوين كارب كيها نوين مها يا لما قام خوتها تدرو يا تب موتش تقسيم كنية هربروي تبغى أقل توهين بمردم سليماني وبعيمة كرياغا يكي بشيوية بستجوار ساعتي أونلاينية تلفزيوني رعب ووحشة بسرقان خلقا دادات هاريد بو هر چشن مخالفتي قريك خفب كاوتي انتي إما نايلي ننفذها دروس بيت إما نايلي ننفذها تنبيتو إما نايلي مجال هناسك يشان بو خلقي نبيت من قدر خوار دا بافلن داقا لدبيركوا لمو بدوايش أي 5 سنة جيقو قباري واقعية خوي أي 5 برا يا صايم مردمو محاكمة يكم حالتان بوم بس لمو بدوا أما سيرك من تعريفهم كل تأخيبية كان أو قسوها ايجيت أما حكومة نيو أمانا أما خلق خسينيت أما إيشي حكومة يوش قوي خوارد وخوي إيشي حكومة قوي خوارد وخوي إيشي ياسا قوي خوارد بارلماني هس إجراءاتي دروس كردقه ها آخیز کردوار سر بخود دروس لیان ادا تولکان پاراستنو تولکان قواد فاحش زادگان پاراستنو آسایش زریکان لی حلاسید خازریکان لی حلاسید من لقرا نایالم ایوه خلق کرد حپلوش کن و نایالم حپلوشی کن متوجه بون؟ لا ایوه خوش